هەر سەبارەت بە ئەو ڕێڕسمی کە ئەمڕۆ لە هۆڵی خاک بەڕێوە دەچێت حاکم قاسم عوسمانمان لەگەڵایە کەساتی SD گفتوگوی لەگەڵ دەکەین بۆی بزانین کە ئەو بەڵگە و یاخود دۆکمنتەریانی کە کردوێتی هەروەها ئەمڕۆ پانەڵێکیش پێشکەش دەکات بێ بزانین لە پانێڵەکەدا چی پێشکەش دەکرێت ئەو بەڵگانەی کە دەخرێنە ڕوو لەمڕۆدا چین هەروەها چی کراوە بۆی کە جینۆسایدی شنگال لەسەر ئاستی نێودەوڵەتی و لەسەر ئاستی نێتەوەی گرتوەکانیش بە جینۆساید بناسێنرێت. ئێستا من بچمە لای میوانەکەم حاکم قاسم. کاک حاکم فەرموو. سڵاو لەبێ کاک حاکم. بۆ ئەمڕۆ پامی تۆ بۆ ئەم ڕۆژۆم بۆ ئەم ڕۆژە کارە ساتبارە چییە؟ پێش هەموو تشتێک سوپاس بۆ کەنالی کورسات بۆ ئەم دەرفەتە دەستان خۆش بێ بۆ ئامادەبوونتان لێرە ئەوەش خەباتەکە بۆ شنگال و بۆ ملەتی کورد زۆر زۆر سوپاس. ئێمە ئەمڕۆ جناب دەزانێت سالیادی ئەو ئیبادەی ئێزدیەکانە لە شنگال پانێلێک ڕێکخرا من بەشدارم بە بابەتێک لەو پانێرە لەسەر جینۆساید لە ڕووی یاساییەوە لەسەر ئاستی ناوخۆیی و لەسەر ئاستی نێودەوڵەتی. ئێمە لەم پانێرە ئەکید بەحسی ئەوە ئەکەین کە شنگال چییە لە ڕووی جوغرافیەوە لەکوێ و چۆنە پێش ئەو ڕووداوە وەزعی شنگال چۆن بووە لەسەر ئاستی ناودەولەتی وەکو تعریفی جینۆساید و باسکردنی ئەو بابەتە چی کراوە و چی نەکراوە و لەسەر ئاستی ناوخۆییش بزانبین هەتا ئێستا چی کراوە و چی پێویستە بکرێ و ئاوارەکانی شنگال تەعمیری شنگال با بڵێن دابینکردنی ئەمنیەت و ئیدارەیەکی باش بۆ شنگال لەسەر ئەو بابەتەنە ئێمە قساکەین. کاک حاکم جەنابتان کۆمەڵێک کتێبتان هەیە هەروەها کاریشتان کردووە لەسەر بە جینۆساید ناساندنی کۆمەڵکوژی شنگال. ئەتوانین بڵێن کە کەیسی جینۆساید کەیسی کۆمەڵکوژی شنگال تا چەند توانراوە یاخود با بڵین هەوڵەکان بۆ بە جینۆساید ناساندنی کۆمەڵکوژی شنگال لەسەر ئاستی نێودەوڵەتی و هەروەها نەتەوەی گرتووەکانیش تا چەند هەوڵ کاری بۆ کراوە هەوڵەکان لە چ ئاستێکدا بوون؟ حقیقت جنابت ئەزانێ ناساندنی جینۆساید ئاسان نییە لەسەر ئاستی نێودەوڵەتی خاستەن بەڵام قەضیەی ئێزدیەکان لە شنگال قەضیەیەکی زۆر 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 هەموو مادەکانی نیظامی ڕۆمای ئەساسی کە قانونی محکەمەی جنایەتی نێودەوڵەتیە بە تایبەت مادەی 6 و 7 و 8 لەسەر جینۆسایدی ئێزدیەکان تەطبیقەکرێ. بۆ نمونە لە مادەی 6 تعریفی جینۆساید کرا ئەلێ هەر بابەتێک لەم بابەتانەی کە لە لای خوارەوە هاتوون بکرێ بەرەمبەر قەومەک کە ئەو قەومە مەتەلەن ئاینێک بێ یان نەتەوەیەک بێ یان ئەثنیەک بێ یان عورقێکی معەیەن بێ بە تایبەت بۆ ئەوانە کرابێ اعتیبار ئەبێ بە جینۆساید. یەک لەوانە قەتڵ و عامکردن برسیکردن و ظروفێکی ناخۆشی نەفسی یان منداڵانی ئەو فئە ئەو دیانەتە یان ئەو مەجموعە بە زۆر بکرێ بە ئاینێکی تر یان هیلاک هەوڵ بدێ بۆ هیلاکردنی ئەمانە هیلاکی کولی ئەوی جزئی. یەک لەم بابەتانە کفایەتە بۆ جینۆساید. هەر 5 فەقەرەی ئەم مادەیە لەسەر قەضیە ئێزدیەکان تەطبیقەکرێ و بە زیادتریش لەسەر ئاستی ناودەوڵەتی جناب دەزانێت تشتی باش کراوە هەرچەندە پێویستە زیاتر بگرێ و لەسەرمانی شەکەوێ زیاتر هەوڵ بدەین بەڵام ئەگەر جنابێت بێ سیر بکەین لەسەر ئاستی ناودەوڵەتی تشتی باش کراوە. یەکەم کە عێراق ئەندام نییە لە محکەمەی جنایەتی نێودەوڵەتی هاتنی تیمی تحقیق پێویستی بە چییە بە قرارکی مەجلیس الئەمن ئەنجومەنی یاسایشی نێودەوڵەتی ئەو قرارە دەرچۆ بە ژمارەی 2397 لە ساڵی 2017 ئەو تیمە هەرچەندە تۆزێک بەتیە بەس ئیشەکەش وا داوە ئەکا ئیشی باش کراوە کۆمەڵک لە گۆڕە بە کۆمەڵەکان هەلداون کۆمەڵک کەیس و تحقیقات کراوە لەسەر ئاستی نێودەوڵەتی تریش زۆربەی بەرلەماناتی دەوڵەتی عالەم ئەو دەوڵەتانەی زلهێز و کاریگەرن لە
سیاسەتی نێودەوڵەتی ئەطرافیان پێ کردووە کە جینۆسایدە وەکو کەنەدا و ئەمریکا و ئینگلترا و فەرەنسا و بەلچیکا و ئەلمانیا و حتا ئەرمینیاش لەم ماوەیە ئەطرافی کرد. یعنی شتێکی باشە لەسەر ئاستی نێودەوڵەتی ڕۆشتووە، کەیسەکە بە باشی ڕۆشتووە، بەس پێویستی بە کۆمەڵک شتی ترماوە بە تەشکیلکردنی محکەمەیەک بۆ محاکەمەکردنی ئەوانەی کە جەریمەیان کردووە و کۆمەڵک تشتی تریش لە ڕێگایە. یعنی کاک حاکم ناساندنی کۆمەڵکوژی شنگالیەکان بە جینۆساید ناساندنی و کەیسە لەسەر ئاستی نێودەوڵەتی و وڵاتە لەسەر وەک بخۆشت باست کردو ئاماژەت پێدا لەسەر ئاستی کۆمەڵێک وڵاتان بە جینۆساید ناسێنرا و دانی پێدانرا وەکو جینۆساید. ئەمە تا چەند گرنگە بۆی فشار دروست بکرێت لەسەر لایەنە عێراقیەکان بۆ ئەوەی کە قەرەبووی ئەو کەسانە بکەنەوە کە زیانیان بەرکەوتووە هەروەها بکەرانی ئەو تاوانە بدرێنە دادگا و دەستگیر بکرێن. جناب دەزانێ ئێمە دائیمەن لە هەر محاکەمەیەکە لە هەر کارێکی جەریمەیە دائیمەن دوو تەرەفی تەیە، تەرەفی بکەر ینی مجروم و تەرەفی قوربانی. لێرە ئەگەر جنابت بێی سەیر بکەی لەسەر ئاستی نێودەوڵەتی باش ڕۆشتووە. ئەو ڕۆشتنی ئاستی ناودەوڵەتی و ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی ئەکید فشارێکی زۆر بەقووەتە لەسەر ناوخۆیی، بەڵام لەسەر ئاستی ناوخۆیی و لەسەر ئاستی ئیقلیمیش کۆمەڵک شوێن هەیە ئەوانەی کە کردووانە ئەوانش ئیمکانیاتیان هەیە، پارەی خۆیان هەیە، ئیمکانیاتی خۆیان هەیە، هەوڵ ئەدەن هەر نەبێ درێژی کە نەمیشە، هەوڵ نەبێ قەزمی کەن پچووکی کەن، هەوڵ ئەدەن قیمەتی کەیسەکە بە ئاراستەیەکی تربەن. بەس من دڵنیامە مێژۆ لە کەس قبول ناکە مجروم بێ و بە باشیش ڕۆشتووە و ئەبێ بە فشارێک لەسەر ناوخۆیش. جناب زانێ لە ئاستی ناوخۆی کۆمەڵک پێشنیار و مقتەرەحات و تشت هەیە کە خۆی تۆزێک لادەن لەمە وەکو تشکیلکردنی محکەمەیەک، وەکو هەگەر محکەمەش تشکیل ببێ بەستاندەرێکی عالەمی نەبێ، هەتا وەکو قانونەکانی ناوخۆیی بێ شمولی عەفۆ و نازانیم چی ئەو شتانە بکە. لەبەر ئەوەی نظامی ڕۆما قانونی محکەمەی جینایەتی نێودەوڵەتی لە مادەی 27 بەحسی ئەکا ئەوەی مەشمول بێ بەم نظامە نە عەفۆ لێ ئەگرێ نە تەقادم ئەبێ. ئێمە لە نظامی قانونی تەقادممان هەیە، سقوط ئەکرێ، ئەم هەردووکیان ناگرێ. ئەکید ئەمانەی کە کردووانە هەوڵ ئەدەن لە کۆمەڵک لەم تشتانە دەرباز بن، لە کۆمەڵک لەم تشتانە نەجات بن، تاخیری کەن، کەمی کەن، زیادی کەن. بەس من دڵنیامە ئیشەکە بەڕێوە چێ بە جۆهدی هەمومان، بە جۆهدی جنابتانی عەلامی، بە جۆهدی پیاوی یاسا، بە جۆهدی خەڵکی دڵسۆزی نەتەوی ئینشاءالله کەیسەکە ئەڕۆ پاش. زۆر سپاس بۆ حاکم قاسم عوسمان، سپاس کە لەگەڵمان ئامادەبی، سپاس بۆ ڕوونکردنەوەکان بێمە سەرکەوتوو بن. زۆر سپاس.